لە کاتێکدا بڕیار بوو لەم هەفتەیەدا هەم پارتی و گۆڕان کۆ ببنەوە و هەم پەرلەمانی کوردستانیش کارا بکرێتەوە، بەڵام تا ئێستا هیچ کام لەوانە ڕوویان نەدا و ئەو گەرم و گوڕیەی پێشووتری ژەبوون لەگەڵ نزمبوونەوەی لە سەرخۆی پلەکانی گەرمادا لە هەرێمی کوردستان ئەو جم و جوڵانەش تا ڕادەیەکسار بوونەتەوە. لەم هەفتەیەدا لەسەر ڕاستپاردەی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان جڤاتی نیشتیمانی گۆڕان کۆبووەوە. باپەی ڕاگەیەنراوی کۆبوونەوەکەش پرسی ڕیفراندۆم و کاراکردنەوەی پەرلەمان و کۆبوونەوەی پارتی و گۆڕان تاوتوێ کراوە. ناڕاستە و خۆش گۆڕان ئامادەیی بۆ کۆبوونەوە لەگەڵ پارتی ڕاگەیاند. بزوتنەوەی گۆڕان گفتوگۆکردنی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە بژاردەیەکی گونجاو دەزانێت بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان. لە دوایین لێدوانیدا لەبارەی هەوڵەکانی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجامدانی کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی پارتی و گۆڕانەوە جعفار ئیمینیکی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان کاوکات ئەندامی مەکتەبی سیاسی پارتیشە ڕایگەیان کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان چاوەڕوانی کۆبوونەوەی ڕاستەوخۆی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەوەی دواتر دەست بکرێت بە ئامادەکاری بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. دانیشتنێکی ڕاستەوخۆ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ئارادایە لە بەرنامەدایە ئەو دانیشتنا و مەسەلەیەک لە دەکەێت. ئێمە ناڵێن ئامادەنینن دەبێ وا بڵێن کە ئامادەنە ئەوانش دەرگای دانیشتاندن یان دانەخستووە حازرم بۆ دانیشتاندن واتە ئەو حازریە ئەوە دەبەخشیتم کە بزوتنەوەی گۆڕان دەیەوێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە دیالۆگ و مەسەلەیەک لای بکەتەوە. ئەم لێدوانەی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان دوای تەنها 2 ڕۆژ بوو لە لێدوانەکەی هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی هەڵوێستی گۆڕانەوە کە ڕایگەیاندە بوو دوا ڕاگەیەنراوی بزوتنەوەی گۆڕان ئەرێنی نەبوو. باش بوو باشتر بوو ئیجابیتر بووە بێ قەید و شەرت بین هەر وەکو وەفدە ئێمە دەچتە بەغدا بێ قەید و شەرت بەرلەمانیش ئەەکەینەوە کارە ئەەکەینەوە یاسا ئەبیتەوە ئاسایی ئەبیتەوە بێ قەید و شەرت. بۆیە لێرەدا و دوای هەوڵەکانی یەکێتی بۆ ئاساییکردنەوەی ڕەوشەکە و کاراکردنەوەی پەرلەمان ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی پارتی و گۆڕاندایە بەوەی چەند زوو ئەو دوولایەنە کۆ ببنەوە هێندە زووتر پەرلەمانکارا دەبێتەوە و قەیرانەکان کەمتر دەبنەوە. بە پێچەوانەشەوە لە کاتی دوورخستنەوە و دواکەوتنی کۆبوونەوەی ئەو دوولایەنەشدا ئەوە قەیرانەکان بەردەوامیان دەبێت و سەر لە نوێ هاوڵاتیان باجەکەی دەدەنەوە. بەڵام ئایا ئەو کاتە چێ لایەنی کەم تەرخەم دەستنیشان دەکات؟